دوای ساڵی 2003 بەدواوە گەلی کورد وەک قەوارەیەکی بەهێز چووە ناو پرۆسەی حکومڕانی عێراق. لەو کاتەوەش چەندین پلەپۆستی گەورەیان لە بەغداد وەرگرت. بەڵام ئەوەی جێ پرسیاری هاوڵاتیانە دوای ئەو هەموو ساڵە هێزی زۆرینە چی کردووە بۆ خەڵکەکەی؟ ئایا توانیوێتی ئامانجی نەتەوایەتی و تەنانەت موچە و قوتی خەڵک دابین بکەن؟ زانا ڕۆستایی کاندیدی کۆمەڵی ئیسلامی لە وەڵامدا دەڵێت ئەو هێزانە تەنها کاریان بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی بووە. دەشڵێت چارەسەر بریتیە لە گۆڕینی ئەو زۆرینە شکست خواردووە بۆ تیمێکی بەهێز و کاریگەر. لە 14 ساڵی ڕابردوودا لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە ئەوانەی کە مەلەفی کوردیان بەدەستەوە بووە لە بەغدا لە زۆربەی پۆستە باڵاکانی دەوڵەتی عێراقیە بووینە، زۆربەی کورسیەکانی پەرلەمانی عێراق لە فراکسیۆن کوردستانەکان بەدەستی ئەوان بووە، ئەوان شاندەکانیان پێکەیناوە، ئەوان گفتوگۆکانیان کردووە، ئەوان ڕێکەوتنەکانیان کردووە، ئەتوانین بڵێن بە ئیمتیازەوە شکستێکی گەورەیان هێنا، شکستێکی ئابروبەرانە، نەک هیچیان بۆ کورد نەکرد، بەڵکو ئەوی کوردیش هەبوو لە دەستی چوو. بۆیە ئەو جارە پێویستە دەنگدەرانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو مەلەفە ئەو ئەمانەتە بدەنە دەست تیمێکی تر، تیمێکی جیاواز لەو تیمەی کە 14 ساڵە نوێنەرایەتی کورد دەکا لە بەغدا، گفتوگۆکان دەکا، ڕێکەوتنەکان دەکا بۆ بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان بۆ بەرژەوەندی حیزبەکان. خەڵک چاوەڕوانی زۆر مالێ دەکا. باشە کە چاوەڕوانی زۆر مالێ دەکا، دەی پشتیوانی زۆریشمان بکە. دەبێت زۆرترین دەنگ بداتە ئەو نوێنەرانەی کە ئەو جارە بە شێوازێکی تر مامەڵە دەکەن لەگەڵ بەغدا. چاودێرێکی سیاسیش دەڵێت پەرتەوازەیی ناوخۆی کورد لە چەند ساڵی ڕابردوودا و هەوڵی سڕینەوەی هێزەکانی تر لەلایەن هێزی زۆرینە بۆتە هۆی ئەوەی سەرجەم ئامانجەکانی کورد لەدەست بچن. دەشڵێت تەنها یەکتر قبولکردن دەبێتە هۆی بەدیهێنانی داخوازیەکانی خەڵک. هۆکار زۆرن بەڕاستی بۆ پەرتەوازەی لایەنە کوردیەکان لە بەغدا. دیارە هۆکاری سەرەکی و ئەساسی ئەوەیەکەوە لە کوردستان نەتوانراوە ئەو برایەتی و تەبایی و هەروەها بەرژەوەندی گشت لایەک گشت حزبە کوردستانیەکان بپارێزرێ، پاشان بسی لە بەغدا بە یەک ریزیەوە بتوانانی مامەڵە بکە. ئەوە خاڵێکی گرنگە. دوو ئەوەیەکەوە زۆربەی هەر زۆری ئەو حزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان جاری وایە نەک نیانویستوە پەرتەوازەی، بەڵکو لەناو خودی حکوومەتەکانی یەک لە دوایەکی عێراق هەوڵیان داوەکەوە حزبەکانی غەیری خۆیان لە پەراوێز بخەن و نەتوانن بەش و پشتیان هەبێ لە حکوومەت و هەروەها ڕۆڵیان هەبێ لە پەرلەمان. چارەسەریش بۆ ئەوەیەکەوە بتوانین ئێمە لە کوردستان لایەنە سیاسیەکانی غەیری دەسەڵات بتوان کوتلەیەکی بەهێز دروستکەن بۆ ئەوی لە بەغداش بە یەک پارچەیی بتوانن داکۆچکەری سەرسەختی خەڵکی کوردستان بن لە مافەکانیان. بەهۆی ئەزموونی شکست خواردووی 4 ساڵی ڕابردوو گەلی کورد تووشی گەورەترین شکستی مێژووی بوویەوە و چەندین ساڵ گەڕایەوە دواوە. بەڕای چاودێرانی سیاسیش گەلی کورد پێویستی بە تیمێکی ئامانجخواز و دیدگا ڕۆشن هەیە تاوەکو لە خولی ئەمجارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو هەڵانە ڕاستکەنەوە کە پارتی و یەکێتی و ئەوانەشی پاڵ پشتیان بوون بەسەر میلەتی کوردیان هێنا. هەر بۆیە زۆربەی هاوڵاتیانی کوردستان بە شانازیەوە لە کاندیدانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەڕوان و پێشبینی بەرزبوونەوەی ڕێژەی کورسیەکانی دەکەن. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.